بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ لە شاری سلێمانی وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستانیان کرد و کۆبوونەوەیەکیان ئەنجامدا لە کۆبوونەوەکەدا تاوتوێی پەیوەندی دووقۆڵەکانی نێوان هەردوو لاکرا بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان باس لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەبارەی چەند پرسێکەوە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. وەفدێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی کرد و لەگەڵ بەرپرسانی باڵای کۆمەڵی ئیسلامی لەبارەی پەیوەندی دووقۆڵیەکانی نێوان هەردوو حیزبەوە کۆبوونەوە. شاندەکەی یەکێتی بە سەرۆکاتی سعدی ئەحمەدپیر ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حیزبە لەلایەن محەممەد حەکیم کارگەری ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی ئەنجومەنی سیاسیەوە پێشوازی لێکرا. پاش کۆبوونەوەکە لە تیفشی عومەر و تەبێژی یەکێتی نیشتیمانی بۆ ڕۆژنامەنووسان ڕایگەیاند کۆبوونەوەکە بۆ گفتوگۆ بووە سەبارەت بە پەیوەندی دووقۆڵی مێژوویەکانی نێوان هەردوولا سەبارەت بە وەڵامی پارتیش بۆ داواکاریەکانی یەکێتی لەبارەی پێکهێنانی حکوومەتەوە و تەبێژی یەکێتی وتی وەڵامەکەی پارتی وەڵامی شەراکەتی ڕاستەقینە نەبووە جەختی لەوەش کردەوە حیزبەکەی ڕێکەوتنی شرافەتمەندانەی دەبێت و بەراوێت خستن و ژێردەستەی قبوڵ ناکات. ئەو وەڵامە وەڵامی شەراکەتی ڕاستەقینە نەبوو. کۆبنەوەی دیکەکەن لەگەڵ پارتی لە نێوان ڕێکەوتن و هەچ حەلێکیکە ڕێکەوتنی شەرەفەتمەندانەمانەوێ لە نێوانی پەراوێز خستن و ژێردەستەییە ئەو بۆ یەکێتی قبوڵ ناکرێت. بەن پێشتری شوتومانە ئێمە تا ئێستا لایخۆشیەوە ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوەکەی بە ئاسایی و درێژەی کۆبوونەوەکانی پێشوو بۆ تاوتوێکردنی پەیوەندی دووقۆڵیەکان وەسف کرد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە یاسای سەرۆکایەتی هەرێمیش جەختی لەوە کردەوە سوورن لەسەر ئەوەی سیستەمی سیاسی لە هەرێم پەرلەمانی تەواو بێت دووباتیشتی کردەوە هیچ گفتوگۆیەکی جددیان سەبارەت بە بەشداری لە حکومەت لەگەڵ پارتی ئەنجام نەداوە. ئێمە هەر کۆبوونەوەیکی ئاسایی بوو ئەمڕۆ وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانیان کردین و ئەمە هەم لە درێژکراوی کۆبوونەوەکانی پێشومان بووە خۆتان نەزانستا هەلومەرجێکەیە لە هەرێمی کوردستان و تێپەڕاندنی یاسای سەرۆکایەتی هەرێم و ئێمە لەگەڵ فراکسیۆنەکانیشمان لەسەر خەتین و هەڵوێستەکانی کۆمەڵیش ڕوونن لەو ڕۆ ئێمە وەکو چۆن لە ڕابردوودا لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانیشدا قسەی ڕوونمان لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم و قسەمان لەسەر ئەوە بووە کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان سیستەمێکی پەرلەمانی تەواو بێ ئێمە لەسەر هەڵوێستی خۆمان ماوینەتەوە و ئەم کۆبوونەوەیش حقیقەت وەکو باسم کرد هەم درێژکراوی کۆبوونەوەکانی پێشوو بوو و هەم بۆ قسەکردن بوو لەسەر پەیوەندیەکانی هەردوولان بەن پێشتری شوتومانە ئێمە تا ئێستا هیچ گفتوگۆیەکی جددی لەسەر بەشداری ئێمە لە نێوان ئێمە و پارتی دیموکراتی کوردستان نەبووە و چەندی دارێک کە بۆ ڕەنگە ئەوان داوایان کرد ئێمە بەشداری بکەین و ئێمەش وتومانە بڕیاری کۆتایی ئێمە ئەکەوێتە سەر ئەوەی کە ئەم حکوومەتە چەند ئەتوانێ ئەو ئەجندایە جێبەجێ بکە کە بەرنامەی سیاسی ئێمە تێدا جێبێتەوە بەڵام تا ئێستا گفتوگۆی جددیمان نەبووە. لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی چەند کۆبوونەوەیەکیان بۆ پتەوکردنی پەیوەندی دووقۆڵیەکانیان ئەنجام داوە. کۆمەڵی ئیسلامی جەخت لەوە دەکاتەوە لە چوارچێوەی سیاسەتی خۆی و لە پێناو بەرژەوەندی گشتیدا دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ هەموو لایەنەکانی هەرێم باشتر بکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ئیسلامی لەسەر چی بوو کەوان وەفدێکیان سەردانی ئێوەیان کرد. بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس و سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. کۆبوونەوەکەی ئەمڕۆ تەمان لەسەر سەردانی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بۆ لای کۆمەڵی ئیسلامی بەگشتی ئەنی هەر درێژکراوی هەمان کۆبوونەوەکانی پێشوو بوو ئێمە چەند کۆبوونەوەی کەشمان هەبووە پێشتر باسکردن بوو لەسەر بەشێک لە پەیوەندی سیاسیەکانی نێوان ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو واقعی ئێستاش لە هەرێمی کوردستان هەیە بۆ مەسەلەی پرسی دواکەوتنی
پێکهێنانی حکوومەت و لەوەش کە پرسی تێپەڕاندنی یاسای سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمانی کوردستان کە ئەو یاسا خۆتەزانی ڕاهندێکی نیشتیمانی هەیەەوە پێویستی بە ئیجماع و توافقی بینی هەموو هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەوانە گفتوگۆ و تەوەریەم کۆبوونەوەی ئەمڕۆ بوونەوە تێدا بیر و ڕامان گۆڕیەوە قسەمان کە لەسەر هەماهەنگی ئێمە لەگەڵ ئەوان بۆ داهاتوو کێزێکی سیاسی و باشترکردنی پەیوەندیەکانی نێوانیشمان باشە بەس هیچ باسێک لەوە کراوە کە داوای ئەویان لێوە کرد بێ کە ڕێکەوتنێکی سیاسی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بکەن لە کۆبوونەوەی ئەمڕۆ هیچ بابەتێکی لەو شێوەیە نەبوو و ئەمە گەر لە کۆبوونەوەکانی ڕابردوش قسەی لەسەر کرابێت تا ئێستاوەی باسم کرد ئەمڕۆ ناوەڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆ تقریبا نەبوو باسە بوو کە سەرەتا بۆم باس کرد و ئێمە ئەمڕۆ نەچوینەتە سەر ناوەڕۆکی هەنگاونان بەرەو ڕێککەوتنێکی سیاسی لە نێوانێ بەڵام هەندێک مەسەلەن وا بڵاو کرابەوە کە داوای ناوبژیوانیشان لێ ئێوە کرد بێت بۆ ئاسایکردنەوەی دۆخێرێمەوە ناکوکێری نێوان پارتی ویکێتیە هیچ داواکاریکی لەم شێوەیە هەبوو کە کۆمەڵی ئیسلامی ڕۆڵی ناوبژیوانی بگێرێت خێر لە کۆبوونەوە کە هیچ داوایشی لەو جۆرە لە ئێمە نەکراوە خۆتە زانی ئێستا ئەوان خۆیان ڕاستەوە خۆ لە گفتوگۆدان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و تا ئێستا نەگەشتونە نەتیجە و پەیوەندی بە خۆیانەوە هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەو ڕووە هیچ داوایەک لە ئێمە نەکراوە باش بەس ئێوە تەنها دەتانێت بۆ نمونەکە بەڕێزوتت بۆ ئاسایک بۆ گفتوگۆکردن لەسەر پەیوەندی دوو خۆڵیەکان تەنها لەگەڵ یەکێتی ئەم بڕیارەیە کە پەیوەندەکان باش بێ یاخود ئەم بڕیاری ئێوە لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانە ئێمە لەگەڵ ئەو هێزە سیاسیانی کە ئێمە کۆبینەوە تەوەن ئەمڕۆ ئێمە لەگەڵ چیزی نیشتیمانی کوردستان کۆبووینەتەوە لە ڕابردوودا دیدار و کۆبوونەوەی کەمانە بوو لە داهاتووشدا دیدار و کۆبوونەوەی کەمان هەبێ یعنی کا حەکیمەوەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە چ ئەوەی کە لە پەرلەمانی کوردستانە گوزەرێ سەبارەت بە هەنگاونان بۆ کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و هەمارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و چ ئەوەی پێویستە بە پێکهێنانی حکوومەت و دواکەوتنی حکوومەت کە ڕاستەوخۆ پەیوەندی بە بژێ ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە چەوەی کە پەیوەندی بە پەیوەندی نێوان ئەو هێزە سیاسیانەوەی هەموو ئەو بابەتانن کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیانی سیاسی ئێمەوە کێزێکی سیاسیەوە هەیە و پەیوەندیش ڕاستەوخۆش پەیوەندیان بە ژیانی گوزەرانی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بێشک ئێمە لەو کۆبوونەوانە گفتوگۆ لەسەر هەموو ئەو بابەتانەکەین و بیر و ڕای خۆمان نەڵێن و لایەنەکانی بەرامبەرمان بیر و ڕای خۆیان نەڵێن و ئێمە خۆمان لەگەڵ ئەوەین کە تفاهممان هەبێ لەگەڵ هێزە سیاسیەکانی کە و هێزانی کە ئێمە پێکەوە ئامانجی مشتەرەکمانە بێ بۆ بەشێ لەو بەدیهێنانی و ئامانجە سیاسیانە باوەڕمان بەکاری هاو بەش و هەماهەنگی و کاری پێکەوەی هەیە ئێمە کۆمەڵ ڕابردوودا وابووین لە ئێستا لە داهاتوشدا هەروە هەنگاوەنین و بەتاکید مەسەلەی پەیوەندیەکانی ئێمەوە دروستکردنەوەی پەیوەندیەکی سەلیم و تەندروست پەیوەندی بە هەموو هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە هێوەن پێشتریش وتومان ئێمە هەنگاومانەوە پەیوەندیەکی سیاسی تەندروستمان لەگەڵ هێزەکانی هەرێمی کوردستان سیاسیەکانی هەرێمی کوردستان هەبوو چاوانی لە ڕابردوودا پێکەوە بووین لەگەڵ درێژە پێدانی ئەو پەیوەندیانین و بە باش هێشتنەوەیانین و هەنگاونانە بەرەو چاکترکردنیان وە چه ئەوانش کە لە قۆناغی لە قۆناغەکان جۆرە لە پچڕان و دابڕان هەبوو لەگەڵەوەین لەگەڵ ئەو هێزانەشێمە پەیوەندیەکی سیاسی تەندروستمان هەبێ ئەمەمان پێشتر وتووە ئێستا شەیڵینەوە و کاریشمان لەسەر کردووە بەڵێ ئەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەمان پەیوەندەکەی جارانتان ماوە یاخود ئێستا ئێوە نیگەرانن لە بزوتنەوەی گۆڕان سەرەتای قۆناغێکی نوێیە ئێمە تا ئێستا پەیوەندی سیاسیەکانمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئاساین پەیوەندی ئاساین و ئێمە خۆمان و کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بە ئاسایی هێشتنەوەی ئەو پەیوەندیانەی ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە چەند قۆناغی کاردا پێکەوە کاری هاوبەش و پێکەوەیمان کردووە هاو ئامانج بووین لە کۆمەڵێک بواردا پرۆژەی هاوبەشمان هەبووە و پێکەوە قۆناغی باشمان بڕیەوە بۆ خزمەتکردنی خەڵک و هەرێمی کوردستان ئێستا ئەوان بڕیاری خۆیانیانداوە کێزێکی سیاسی ئازادن پێشتری شوتومانە بەشداری حکوومەتیان کردو ئێمە مافێکی سروشتی بزوتنەوەی گۆڕانیە زانین و ئێمە تا ئێستا لە دەرەوەین و زیاترە گەرێمە هەنگاویش بنین بەرەوەی کە هێزێکی ئۆپۆزیسیۆن بین لە داهاتوودا لەگەڵەوەین کە پەیوەندیەکانمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بە ئاسایی بهێڵینەوە و ئەمە سیاسەتی ئێستای کۆمەڵی ئیسلامی نیگەرانژین لەوەی کە گۆڕان بەبێ کۆمەڵی ئیسلامی چۆتە حکوومەتەوە سەمان لەسەر کردووە پێشتر ئێمە بەمافێکی ئاسایی خۆیان نەزانین لەگەڵ هێزەکانی تریش هەمان بۆم لەگەڵ پارتی شەوڵ هەیە بۆەوەی کە پەیوەندەکانتان دیدارمانسایی بێتەزانی دوو دیدارمان بۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و ئەو کاتیش ڕامان گیان دێمە لەگەڵەوەی پەیوەندیەکی ئاسایی و تەندروستیشمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەبێەوە ئەمە
چ لای ئەوانەوە ینی خواستی ئەوانش بۆ خواستی ئێمەش بۆ دیداریشمان بووە و کاریشەکەین بۆ دروستکردنەوەی پەیوەندیەکی سیاسی تەندروست لەگەڵیان. بەڵێ زۆر باش کردبینی سەر مەسلەی دانیشتەکانی ئێستای پەرلەمانتن کۆبوونەوەیکی ئەنجام داوە و بە یاریکراوی ئێوە ڕاتان چیە مەسەن لەسەر دەست بەکارنەوەی پەرلەمان بەم شێوەیە کە مەسەلەن هەندێک هێز بایکۆتیان کردووە هەندێک هێز مەسەلەن گوێ لە پرۆژەکانیان ناگیرێ دوایش سەر مەسلەی کاراکردنەوەی سەرۆکایەتی بەلای ئێمەوە دەستپێکێکی خراپەوە ئێستا لە پەرلەمانی کوردستان هەیە سەرەتایەکی باش نییە و سەرەتای وەلانانی هەندێک هێزی سیاسیە و دەستپێکی ئەو قۆناغەیە کە بە تایبەتی ئەو یاسانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە پێویستیان بە جۆرە لە تەوافقی ئیجماع لە بینی هێزە سیاسیەکان بە هەند وەرنەگرتنی بیرڕای هێزە سیاسیەکانی کە بۆ کارێکی خراپێزانین و پێمان وایە ئەمە لەم خولەی پەرلەماندا بێتە دەستپێکێکی خراپ و ئێمە پێشتریش تەمەن فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەم لەسەر وەرنەگرتنی یاساکەیان ئەوەی کە بڵین پرۆژە یاسای کۆمەڵی ئیسلام پرۆژە یاسای فراکسیۆنی کۆمەڵ بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم کە پێشکەشیان کردو کە وەرگیراوە نەخراوەتە بەرنامەی کارەوە خۆتەزانی فراکسیۆن و ڕۆخسی خۆیانیان کرد و هەم ئەوەی کە ئەم یاسایەکە وەکو باسم کرد ئەویسترێ بە زۆرینە تێپەڕێندرێەوە هەوڵ نادرێت کە ئیجماع و تەوافقی لەسەر دروست بکرێ ئێمە بەکارێکی خراپیە زانین و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆ بەڕوونی قسەی خۆیانیان کردووە و ئەمە پێمان وایە ئەو یاسایانی پێشتریش ئێمە باوەڕمان وابووە لەو ڕۆژە لەو ڕۆوە پرۆژەی هاوبەشمان هەبوو لەگەڵ بەشێ لە هێزە سیاسیەکان کە ئەو یاسانەی کە وەک باسم کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە و ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانەوە پێویستی بە سیستەمی حکومڕانیەوەیە کە هەمومان تێیدا مشتەرەکین پێویستە بە سازان و بە تەوافق پێوەش بنەمای دروستکردنی شەراکەتە لە بینی هێزە سیاسیەکان و ئێمە لە بیرمان بێ ئەگەر ئێمە و ئەو هێزە سیاسیانەی تر ئۆپۆزیسیۆنیش بین و لە دەرەوەی بەشێکین لە ئەو سیستەمە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە و بەشێکی معارەزە بەشێکی گرنگی پرۆسەی سیاسیە و لەبێ لە سیستەمی حکومڕانی و لە دانانی ئەو نەخشەی کە پەیوەستە بە سیستەمی حکومڕانیەوە لە هەرێمی کوردستان قسەی وەربژیرەوە قسەی خۆی هەبێ و تێبینی و سەرنجەکانیان جێی ئاعتیبار بێت و تەنها وەکۆنی کابینی حکوومەت تشکیلەکەی و تەنها ئەو هێزانە کە توانن بە زۆری نانوانی کە پێکەنێری حکوومەتی یا کابینەی نوێی حکوومەتن ئەوانە توانن تێیپەڕێنن وێ بە بڕوای ئێمە ئەوەی پەیوەستە بە سیستەمی حکومڕانیەوە پێویستی بە تەوافقا و پێویستی بەڕای هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەیە. باشە بەس پێ دوای ببێت تەوافق کارێکی نادروستە بۆ نمونە ئەگەر دامەزراوێکی وەکو سەرۆکایەتیێرن کارا بکرێتەوە ڕێی هەموو لایەنەکانی لەسەر نەبێت بە دڵنیاییەوە کارێکی خراپ و نادروست ئەی پەیوەندی لایەنەکانش پێ دوای ئاڵۆز دەکاتەوە لە ڕابردوو یانی بە دڵنیایی و کاریگەری دەبێت بە دڵنیایی کاریگەری دەبێت ئێمە بە هیچ جۆرێک خوازیاری ئەوە نین ئەو قۆناغە سیاسی کە لە ڕابردوو هەبووە لە بینی هێزە سیاسیەکان دووبارە بێتەوە بە هیچ جۆرێک خوازیاری ئەوە نین کە ئەم قۆناغێکی نوێ پێویستی بە تەفاهومە پێویستی بە ئەوەیە کە وەکو باسم کرد تەوافق ببێ بە تایبەت لەو بوارە لەو ئەوەی کە پێویستە بە سیستەمی حکومڕانی ئەوەی پێویستە بە یاسانی کە ڕەهەندێکی نیشتیمانیان هەیە و مافی هەموو هێزەکانە کە قسەیان هەبێ قسەیان وەربگیرێ بە دڵنیاییەوە ئەوانە کاریگەری سلبی و خراپی دەبێت لەسەر هەم پەیوەندی سیاسی نێوان هێزەکان و هەم شێوازی حکومڕانی و هەم ئەو زیاتریش بەریەکەوتن لە بینی ئەو هێزە سیاسیانە لە هەرێمی کوردستان دروست دەکاتەوە جارێکی باشە بەس ئەو پرۆژەی کە ئێوە پێشکەشتان کردووە لە پەرلەمان بۆ هەمواری یاسی سەرۆکایەتی کە ڕێگە نەدەرا بچێتە لیژنەی یاسایش لەو ڕۆنی گەران بوو لە مامەڵەی سەرۆکایەتی پەرلەمان کە بێلایەنە مامەڵە لەگەڵ هەموو فراکسیۆنەکان نەکات وازامە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆ قسەی خۆیانیان کرد هەم لە پەرلەمانی کوردستان و هەم دواتریش بۆ ڕایگشتی بە ڕوونی قسەی خۆیانیان کرد و بە دڵنیاییەوە جێی ملاحەزەی جددیە کە سەرۆکایەتی پەرلەمان هەم ئەکرێ بڵێن ینی چ ئەوە بڵێن کە بێلایەنانە مامەڵیان نەکرد هەم ئەوەی کە بە شێوەیەکی دادگەرانە مامەڵیان لەگەڵ هەموو ئەو پرۆژە یاسانە کە پێشکەشکراوە درێژکراوی هەمان قەناعەتی کۆمەڵی ئیسلامیە ئەوەی کە لە 2015 بۆ سیستەمی حکومڕانیە بوو بزەپ درێژکراوی هەمان قەناعەتی کۆمەڵی ئیسلامیە کە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان ئێمە پێشکەشمان کرد ئەو کاتیش کە چوار هێزی سیاسی پێکەوە پرۆژەیەکیان پێشکەس کرد بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و درێژکراوی هەمان ئەو قەناعەتەیە کە ئێمە لە نۆ کۆبوونەوەی پێنج قۆڵی جەختمان لەسەر کردەوە دواتر نەگەشتینە نەتیجە و درێژکراوی هەمان ئەو قەناعەتەیە کە کۆمەڵ هەی بووە پێی وایە کە ئەمە بێتە
دەستپێکێکی باشتر و بناغەیەکی پتە و بۆ سیستەمێکی حکومڕانی تەندروست لە هەرێمی کوردستان کە پەیڕەوکردنی سیستەمی پەرلەمانی تەواوە سیستەمی حکومڕانیەکی پەرلەمانی تەواوە بە جۆرێک کە سەرۆکی هەرێمی کوردستان دەستەڵاتەکانی هەمان ئەو دەستەڵاتانە بێ کە سەرۆک کۆمار لە بەغدا هەیەی و سیستەمێکی پەرلەمانی بێ بە حکوومەتیش بە تەواو بەرپرسی بە حکوومەتیش بە تەواوی بەرپرسیار بێ لە بەردەم پەرلەمان. باش بۆچی دەتانەوێت مەسەلەن هەر سوور لەسەرەوەی کە سیستەمێکی پەرلەمانی لە کوردستان ئەبێت سەرۆکی هەرێماوشووی مەسەلەن بەغدا دەسەڵاتەکانی تەشریفاتی هەبن؟ ئێمە پێشتریش تەوانە خۆتەزانی ینی بەرەنجامی گفتوگۆیەکی دوور و درێژی 4 ساڵی ڕابردووە قەناعەتەی ئێمە و کۆمەڵی ئیسلامی لەوە سەرچاوی گرتووە کە حکومە هەم حکوومەتێکی بەهێزتر هەبێت لە هەرێمی کوردستان و حکوومەتەکە بتوانێت لە پەرلەمانی کوردستان وەرگەم حکوومەت دەستەڵاتی جێبەجێکردنە و سەرۆکی هەرێم زیاتر بە شێوەیەکی ڕەمزی و تەشریفاتی وەکو سمبولێک نەراتی هەرێمی کوردستان. باشە بەزە من گوێم لە لێدوانێک بوو سەبارەتەوەی بۆ نمونە بۆچی ئێوە لەگەڵام پرۆژەی ئێستانی کە سەرۆک تەنها لە ناو پەرلەمان هەڵبژێردرێت بەمە سیستەمەکە نابێتە پەرلەمانی ئەوە پێشتر خواستیوە نەبوو بۆچی ئێستا وەگەر خواستی دەنگی پێران ئەو قەناعەتە جارە یەکەم ئەو قەناعەتەی پێشووی ئێمە و ئێستاش کە هەمان درێژکراوەتی پەیوەست نەبوو تەنها بە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان لە سەرۆکی هەرێمی کوردستان لە پەرلەمانەوە پەیوەست بووە بە دەستەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان. ئێمە لە گفتوگۆکانمان لە خولی پێشوو بە تایبەتی لە کۆبوونەوە 5 قۆڵیەکان بە بەشداری تیمی یاسایی هەر 5 لە گفتوگۆی جدی لەسەر دەستەڵاتەکانی سەرۆکی هەرێم کرا ئەوەی پێویستە بە دەستەڵاتی سەرۆکی هەرێم وەک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان و چ شتێک بێتە جێگرەوەی ئەوەی پێویستە بە لێبوردنی گشتی و تایبەتیەوە ئەوەی پێویستە بە تێکڕای دەستەڵاتەکانی تری سەرۆکی هەرێمی کوردستانەوە لە دیاریکردنی یادۆرەکان وی پەیوەندە بە مەجلیسی قەزاوە هەموو ئەوانەیەمە بە دوور و درێژی گفتوگۆمان کردووە ئەو کاتێمە بیرروڕای خۆشمان یەکێکی ئەو بڕگانەوە تۆ کە پێویستە ئەم دەستەڵاتانە لەکوێ بن بۆەوەی کە دەستەڵاتەکان بە شێوێکی هاوسەنگ لە بینی دامەزراوە گشتەکانی هەرێمیە دامەزراوە یاساییەکانی هەرێمی کوردستان تەوزیع ببن چ ئەوەی پێویستە بە ئەنجومەنی باڵای دادوەریەوە چ ئەوەی پێویستە بە پەرلەمانی کوردستانەوە چۆی پێویستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بەس من گوێم لە لێدوانێک بوو لە سەبارەتەوەی کەلدوانی کۆبوونەوەی 5 قۆڵی بەڕێز ئەندامی شانەکان بوو ینی چوارلایەنەکە تەنها بەوە ڕازی بوون کە مەسەلەن بەس سەرۆک لە ناو پەرلەمانە هەڵبژێردرێت دەسەڵاتەکانی کەم نەکرێتەوە ینیەوە هەموو لایەنەکان بەوە ڕازی بوون. نا من وەکو باسم کریانی بەدڵنیاییەوە نەخێر ئێمە لە کۆبوونەوە 5 قۆڵیەکان ئەو قۆناغا بە تەفسیل ینی وەکو باسم کرد بە بەشداری تیمی یاسایی هەر 5 لە بە دوور و درێژی لە ماوەی نۆ کۆبوونەوەدا ئێمە گفتوگۆمان لەسەر دەستەڵاتەکانی سەرۆکی هەرێم و شێوەی هەڵبژاردننی کرد کاکە گفتوگو ینی مەسلەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە پەرلەمان و لە دەروی پەرلەمان تەنها یەک بڕگە بوو ئەویتر پێویست بە دەستەڵاتەکانی ئێمە قسەمان لەسەرەوە کرد ئێمە ئەو خۆناغە قسەمان لەسەر هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمە کردەوە بە دەستەڵاتەکانیەوە. باشە بەس قسە لەسەرەوەی بۆ نمونە قسە لەسەرەوە دەکرێت لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمە هەمان داواکاری کۆمەڵ و مەسەرەن چوار لایەنەکەی تریش بوو ئێستا بۆ کۆمەڵ لە پەرلەمانە پشتگیری ناکات مەسەلەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم باسم کرد وتمە بە درێژکێمە ئێستا هەیە ئێمە ینی پرۆژە یاساکان ماون و خۆتەزانی توانی بگەڕێتەوە سەر ئەو پرۆژە یاسایی کە ئەو کات چوار لایەنەکە پێشکەشیان کردووە و ئەوە جگەلەوەی کە پەیوەندی بۆشەوە هەیە وکو باسم کرد سەرەتا ئەم پرۆژەیە فەرزەن ئەگەر ئێستا تەغییرێکیشی تێدا ببێ لە هەندێک لە دەستەڵاتەکانی لە هەندێک لە بڕگەکانی جارێکی کە ملاحەزەی جددی ئێمە پێش ئەوەی لەسەر دەستەڵاتەکان و لەسەر شێوازی هەڵبژاردننی بێ لەسەر شێوازی تێپەڕاندنیەتی لەسەر شێوازی ڕایکردنیەتی ئەم یاسایە وەک چۆن جاری پێش و ئەمە پێداگریمان کرد لەسەر ئەوەی کە ئەبێ ئەو کات هەر 5 لایەنە ئەساسیەکە لە پەرلەمانی کوردستان و هێز و لایەنەکانی کەش حەقیقەتیانی بۆ ئەو قۆناغش ئێمە بڕوامان وا بۆ پێویستی بە تەوافقە پێویستی بە جۆرە لە ئیجماع کە هەموو ئەو هێزانی لانی کەم لە پەرلەمانی کوردستانن بتوانن لەسەری ڕێککەون و بە جۆرێک بێت کە ئەمە ببێتە یاسایەک کە هەموو جێ ڕەزامەندی هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان. باشە بەس بۆچی مەسەرەن ئەگەر لایەنەکان دوو لایەن زۆری نەبن مەسەن یاخود چەند لایەنێک ئاسایی نیە مەسەن یاسایەکیەوە تێبپەڕێنن
ینی بە زۆری من باسم کرد ئێمە زۆرینەی هێزە سیاسیەکان لە ڕابردوودا هاوڕابووین لەسەر ئەوەی کابێ و یاسانی ڕەهەندی نیشتیمانیان هەیە بە تەوافق لە بینی هێزە سیاسیەکان و لە پەرلەمانی کوردستان بە تەوافق لە بینی فراکسیۆنەکان تێپەڕێنرێت. باشە بەس وەکو بۆ نمونە پەرلەمان سەرۆکایە تێرەی حکوومەت پێتان وایە مڵکی حیزبێک نین پێویستە مەسەرەن سەرجەم حیزبەکان بڕیارەن لێ بدەن شێوازی کارکردنیان و چۆنیەتی کارکردنیە؟ ئەمانە گوتاری چەند ساڵی ئێمە لە ماوەی 8 بۆ 9 ساڵی ڕابردوو ئەو گوتارە بۆ کەمە دامەزراوانە ئەساسەن ئەوە هیچ لە بنڕدا دامەزراوی نیشتیمانی بەڵام شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ زۆر جار هەوڵدراوە دامەزراوی حیزبی بناسیێنرێن. ئێمە هەوڵی جددیمان لەسەرەوە بۆ کەو دامەزراوانە بکرێنە دامەزراوی نیشتیمانی و ئەم دامەزراوانە نەخێر مڵکی هیچ حیزبێک نین و بە دڵنیاییەوە هیچ وەمە لەگەڵەوەش نین لەلایەن هیچ هێزێکی سیاسی و احتیکار و قۆرغ بکرێن و سیمەتی ئەو دامەزراوانە وەک دامەزراوەی نیشتیمانی بمێنێتەوە و لە دەرکردنی یاساکانیان لە کار و پرۆژەکانیان هەر دامەزراوەیەک بە پێی تایبەتمەندی خۆی زیاتر ئەوەی کە پەیوەستە بە ژیان و گوزەرانی خەڵکو و بەرژەوەندی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خەڵکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و قەوارەی سیاسی هەرێمی کوردستانیش ئەوە ڕەچاو بکە و تەجاوزی بەرژەوەندی حیزبی تەسکی لایەنێک و دوولایەن و سێلایەن و چوارلایەن بکە. ئەمە خواستی نەک ئێمە بۆ بەتەنها خواستی بەشێکی گەورەی هێز و لایەنە سیاسیەکان بۆ لە ئێستاشدا بۆی ئێمە ئێستاش پێداگرین لەسەر ئەو قەناعەتی خۆمان کە لە ڕابردوودا هەمان بووە و هەنگاوی داهاتوشمان لەسەر هەمان قەناعەتە بێت. باشە بەس سەرەوەی ئەگەر لە پەرلەمانە بوونەوە بەیانیان لە کاتێک ترا پەسەندکرێ دەنگی پێنادەنێەوە لە پەرلەمان ئێمە ئەمڕۆ قسەی خۆمانمان کردووە لەو ڕۆ و لە ڕووی سیاسیەوە ئێمە بەرنامەی خۆمانمان داوەتە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆن ڕەنگە لە کاتی خۆیدا ینی هەڵوێستی کۆمەڵ لەو ڕۆ بڵێن بڵێن چییە تاوی ساشکران ئێمە ینی پێمە فراکسیۆنی ئێمە هەمیشە ئێمە وتمانە فراکسیۆنی ئێمە ئەم ساڵ ئەم خولە و خولەکانی پێشوش پانتاییەکی باشیان لەو کارانی کە پیشەین و میهێنین پانتاییەکی باشیان بۆ سەربەخۆی لە بڕیار هەیە حەقیقەت و ئەو بەشەش کە پێی هەندێک بۆعدی سیاسیەوە بێ لەگەڵ ئەنجومەنی سیاسی کۆمەڵ لە ڕاوێژدان و لە کات و شوێنی خۆشیدا مەوقفی خۆیانەڵەن. باشە بەس سەبارەت بە مەسەلەی درەنگ پێکێنانی حکوومەت ئەوەندەی کە ئێوە ئاگادار بن بەسەلام ڕۆژکۆڤدیەکیتی هاتە لای ئێوە بۆ چێندە دواکەوتوە کێشەکە لە سەر پۆستە یاخود کێشەکە لە سەر چیەکە جارێ هەرچی بێ ینی دواکەوتنی حکوومەت کارێکی خراپە و ئێمە زوو ڕەخرەمان لە درەنگکەوتنی پێکێنانی ئەم کابینەی حکوومەت گرتووە ئێمە پێمان وایە ئەوە زەریری بۆ ژیانی خەڵکو و هەوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە. ئەمە یەک دوو ئەم کابینێ و کابینەکانی پێشوش ئێمە بە دڵنیاییەوە تەکیدمان لەسەرەوە کردووە کە ئەم حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینێ و لە کابینەکانی پێشوش کە هۆکاری سەرنەکەوتنیەوە بۆ کە نەیتوانیەوە شەراکەتێکی ڕاستەقینە لە بینی هێزە سیاسی بەشدار بۆکاندا بەرجەستە بکە و نەیتوانیەوە کە بەرژەوەندی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکاتە سەمتر و تەجاوزی بەرژەوەندی حیزبیەکان بکە. ئێستا من نازانم گفتوگویانەی کە هەند چەندی پێیوەستە بە خواستی حیزبی و چەندی پێیوەستە بە بەرنامەی گشتیەوە گریگۆ ئێمە تەمە ناکەین و کۆمەڵی ئیسلامی کە هەم ئەم کابینێ زوو پێک بێت کابینێ و کابینەی خزمەتگوزاری بێ و کابینەیەک بێ بتوانێت تەجاوزی قۆناغەکانی ڕابردوو بکە و ئێمە گەر لە دەرەوەی ئەم حکوومەتەش بین و معارەزەش بین کەمترین مەودامان هەبێ بۆ ڕەخنەگرتن و ئەوەش بە بەرژەوەندی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان باشە خوازیاریەوەن کە پارتیوێکێتی ڕێککەوە یاخود پێتان خۆشە ناکۆکیان هەبێ لە نێوانی بە دڵنیاییەوە ئێمە حەزەکەین ڕێککەون بە دڵنیاییەوە ئێمە حەزەکەین ڕێککەون و حەزەکەین هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان تەبابن لە بەرژەوەندی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هیچ کاتێک ئێمە دەستخۆشیمان لە ڕێککەوتنێک نەکردووە کە ڕێککەوتنێکی حزبی بێ بۆ بەرژەوەندی حزبی و احتیکار لەسەر حسابی بەرژەوەندی گشتەکانی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەمیشە دەستخۆشیمان لە هەموو ڕێککەوتنێکی سیاسی کردو خۆشمانی تێدا نەبووین کە بەرژەوەندی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ڕەچاو کردبێ و پێش بەرژەوەندی حزبیەکانی خستبێ و ئەو ڕێککەوتن نەبووبێ لە پێناوی دابەشکردنی پۆست و مەناسب و ئەو ڕێککەوتن نەبێ لە پێناوی دابەشکردنی سامانی گشتی. ئەمە ڕوئای ئێمە تێڕوانینی ئێمە بۆ ڕێککەوتنی سیاسی هێزە سیاسیەکان. باشە بەس ئێستا باز لە مەترسی دوو ئیدارەیی دەکرێت ئێوە ڕاتەنسێ لەسەر ئەم پرسە جارێ ئێمە هیچ کاتێ لەگەڵ دوو ئیدارەی نەبووین و هەمووی شەوتومانە ئێمە ینی لە هەموو قۆناغەکانی ڕابردوشدا نەک دوو ئیدارەی ڕەخنەی جددیمان لەسەر
مانەوەی شوێنەوارەکانی دوو ئیدارەی هەیە لە هەرێمی کوردستان تا ئێستا و من واشی نابینم مەترسی لەسەر هەرێمی کوردستان لە ڕووی دوو ئیدارەیەوە هەبێ بەڵام نا بەدڵنیاییەوە ئێمە لەگەڵەوەین ئەو بەشەی خاکیشکە لە دەرەوەی ئەوەی کە پێوەترێ مادەی 140 یان ناوچە جێناکۆکەکان ئێمە پێمان وایە هەوڵی جدی بدرێ و ناوچانە بجێغدن و سەر هەرێمی کوردستان نەک ئەو بەشەشکە هێدا بەش بکرێت باش بەس شوێنەوارەکانی تا ئێستاش بەردەوام بەڕوونی ماوە تا ئێستا بەڕوونی شوێنەواری دوو ئیدارەی ماوە یەکێ لە ینی خواستە هەمیشەیەکانی ئێمە یەکخستنەوەی هێزی پێشمەرگە یەکخستنەوەی هەموو ئەوەی کە پەیوەست بۆ بە دوو ئیداری ئەزانی کا حەکیم خۆ ئاسوارەکانی دوو ئیدارەی تەنها لەوەدا نەماوەتەوە کە هەندێکدا بەشکاری لە هەندێک لە جومگەکانی حکومڕانی هەیە مەسلەی دوو ئیداری شوێنوارەکانی لەوەش داماوەتەوە کە ئێستا ینی هەموو جومگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەشی زۆری بە حزبی کراون و وەکو سەرەتا باسمان کرد هەنگاونانیش نییە بۆ بە نیشتیمانیکردنی ئەو دامەزراوانە شوێنەواری دوو ئیدارەی بەوە ئەسڕێتەوە کە ئێمە قۆناغێکی نوێ لە مەسلەی بە نیشتیمانیکردنی دامەزراوەکان دەست پێ بکە و قۆناغێکی نوێ بۆ چاکسازی ڕیشەی دەست پێ بکە و کەفاعات و توانا بکرێتە بنەما بۆ هێنانە پێشی خەڵک لە بەرامبەر مەحزوبیەت و ئەمە دەستپێکی چاکسازی ڕیشەیە لە هەرێمی کوردستان و نەهێشتنی شوێنەوارەکانی دوو ئیدارەیە ئەنجا هەنگاوەکانی کەی بریتە لە یەکخستنەوەی هێزی پێشمەرگە و دروستکردنی سوپایەکی نیشتیمانی و شەفافکردنی سەرچاوەکانی دارایی و خواستە هەمیشەیانەی کە ئێمە بە بەردەوامی گوتومانەتەوە و هیچ کاتێ نە لەیان سارد بووینەتەوە نە لەیان پەشیمان بووین باش بەزەوەندێک کێوت چاودێری دۆخەکەن ئەن ئێستا ئەگەر حکوومەت بەبەیەکێتی پێبوێنێت یاخود بەبێ پارتیش پێتان وایە سەرکەوتو نابێ یاخود زەرورە مەسەر لایەنە سەرەکیەکانی هەرێم بەشدار بن هەمویان مەسەرەن ئەو هێزانێک کە چەند هێزێکی سەرەکیە کە کورسیە و قورسیان هەیە ئێمە پێمان واجارێکەم دۆخی سیاسی هەرێمی کوردستان بە جۆرێکە تا ڕێژەی ئەو هێزانەی کە بەشدار بن هەم یارمەتی دەرەبێ بۆ دروستکردنی حکوومەتێکی بەهێزتر و هەم یارمەتی دەرەبێ بۆ دروستکردنی واقعەیە کە زیاتر ئیستقرار و ئارامی تێدا بێ و هەم زیاتریش ینی گرفتەکان دروست بوو کۆبن بەڵام بە نەتیجە ئێمە پێمان وایە مەسلەی بەشداریکردن و بەشداری نەکردنی هەر هێزێکی سیاسی خواستی ئەو هێزە خۆیەتی و پێویستە بۆی کە چەندیشە گونجێ لەگەڵ ئەو هێزە ئەساسی کە حکوومەت تەشکیلەکە لەگەڵی ڕێککە و لەگەڵی کاتە نەتیجە ئێمە قسەی خۆمانمان لایەوە کۆمەڵی ئیسلامی لەو ڕووەوە بۆ هێزە سیاسیەکانی کە شێمەوەکو باسم کرد تەمەنای ئێمەوەیە کە تەبابن و بتوان بێ کۆ بگەن بێتیفاق باش بەزۆکو کۆمەڵی ئیسلامی تا ئێستا گفتوگوی تانە سەرەوە نەکردووە کە بەشدار بن لە حکوومەت یاخود ببن بە ئۆپۆزیسیۆن ئێمە زووتریش گوتومانە ینی ئێمە هیچ گفتوگویەکی جددی کۆمەڵی ئیسلامی نەیکردووە لە پرسی بەشداریکردنی حکوومەت و ئەو چەند کۆبوونەوەیش کە هەبووە ینی قسەی جددی لەسەر بەشداری و بەشداری نەکردنی کۆمەڵ لە حکوومەت نەکراوە ئێمە بەڕوونیش گوتومانە ئێمە لە یەک مەسافە تا ئەو قۆناغە لە یەک مەسافە وەستاوین لە پرسی بەشداریکردن و بەشداری نەکردن و ئەڕوانینە ئەوەی کە چەند ئەتوانین لەکوێ ئەتوانین زۆرترین خزمەت بکەین و لەکوێ ئەو بەرنامە سیاسی کە ئێمە هەمانە تحقیقە بێ و ئەتوانین هەنگاو بنین بە ئاراستی بەرنامە سیاسیەکەی خۆمان کە ئێمە لە هەڵبژاردنەکاندا بەڕاشکاوی لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان قسەمان کردو و خستومانە تووە ڕازگۆ بین لە بەدیهێنانی و باوەڕی تەواویشمان بەوە هەیە و باوەڕی تەواومان بە خۆمان و کەوادرەکانی کۆمەڵی ئیسلامی هەیە کە لە هەر کوێ بین ئەتوانین خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بین و ئەتوانین بە ڕازگۆیی وەکو قۆناغەکانی ڕابردووە و قۆناغەش ببڕین و ئەتوانین ئەو لایەشکە تێیداین ینی سنگ و قورسایی زیادی تەواوی بۆ زیادکەین بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانە دوێ ناوبڕکردن بۆ لای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان
تاسڵ و جە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا سەوارەت بە کۆمەڵی ئیسلامی زۆر خەڵکی ڕەنگە پێی وابێ درەنگێتە ئێستا بڕیارتە نەداوە بۆ حکوومەت و بۆ ئۆپۆزیسیۆنیش. نا ئێمە لە هیچ دوا نەکەوتوین، ینی کۆمەڵی ئیسلامی لە چی دواکەوتووە کە بڕیاری نەداوە. ئێمە هەموو هەڵوێستەکانمان هەموو ئەو هەڵوێستانەی کە هاتووەتە پێش شەوی پێویستە بە پەرلەمانەوە چەوی پێویستە بە واقعی سیاسی هەرێمی کوردستانەوە هەڵوێستی ڕوون و ڕاشکاون و لە کاتی خۆی داخسی خۆمانمان کردووە کێزێکی سیاسی لە مەیدانین و گفتوگۆکەین و لە ناو پەرلەمانیشدا فراکسیۆنی ئێمە لەگەڵ هێزە سیاسیەکانی کە ئەوەی پەیوەست بێ بە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی و هەم بە ڕوونی هەڵوێستی کۆمەڵ ئەڵێن هەمیش لەگەڵ ئەو هێزانەی کە ئەکرێتە فەهمیان هەبێ لێکتێگەیشتیان هەبێ هەیە یارمەتیم بدا چکە ڕەنگە بابەتێکی بێ کە لێرە و لەوێ زیاد لە جارێ قسەی لەسەر کرابێ سەبارەت بە ئێمە پێمان وایە پرسی بڕیاردانی کۆمەڵ لە مەسلەی بەشداریکردن و بەشداری نەکردنی کۆمەڵ یەکەم هیچ شتێک لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی هیچ شتێکی لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی نەگۆڕیوە. یەک دوو ئێمە یعنی هیچ فشارێکمان لەسەر نییە چ لە ناوخۆ چ لە دەرەوە تا لەوڕۆ بڕیار بدەین. ئێمە بەیانی گفتوگویانەی کە دێنە پێشەوە ئەکرێن یان ناکرێن ینی بەڕاستی ئێمە زۆر بە تەبیعی مامەڵیان لەگەڵەکەین و زۆر بە عسابێکی ساردەوە لەگەڵ ئەو قەزیە هەنگاومان ناوە. گرنگەوەی ئێمە ئەزانین چیمانەوە ئەزانین بەرەو کوێ ئەچین وە لەسەر هەڵوێستە سابت و نەگۆڕەکانی خۆمان ئەوەی کە پەیوەستن بە ژیانی خەڵکو و گوزەرانی هەوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئەوەی کە پەیوەستە بە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە ئەوەی کە پەیوەستە بە شێوازی کاری ئێمە لەگەڵ خەڵکو و جەماوەری هەرێمی کوردستان وەکو هەڵوێستە سیاسیەکانمانەوەی کە خەڵک چاوەڕوانی لێ هەیە ئەوەی پێویستە بە پرۆژەی کۆمەڵی ئیسلامی وەکو پرۆژەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان هەموو ئێمە هەم خۆمان بەرچاوڕوونین و پێما هەم خەڵکیش بەرچاوڕوونەوە زانێ ئێمە چۆن هەنگاوانەی نا لەبەرەوە ئێمە وا نازانم ئێمە لە هیچ شتێ دواخستە بێ ئەو قەزیە. باشە بەس بەلاتەنەوە ئاسایی ئەگەر لەسەر هەڵوێستەکانی ڕابردووتان بۆ نمونە پراوێز بخرێن نازانم لە حکوومەتە لە پەرلەمانە بەلاتەنەوە شتێکی ئاسایك لەسەر خەڵکی کاحکیم ئێمە پراوێز ناخرین ینی خۆ پراوێز خستن ئێمە پراوێز ناخرین ئێمە ینی نە لە پراوێزی ڕووداوە سیاسیەکانی نە لە پراوێزی کاری پەرلەمانین ئێمە هێزێکین هەم استحقاقی خۆمانمان هەیە هەم حەجمی سیاسی خۆمانمان هەیە هەم اعتیباری خۆمان هەیە لە ناو کۆمەڵگادا هەم لە پەرلەمان و هەم لە ناو کۆمەڵگاشدا بەگشتی بۆیە ئێمە ینی کاتێ هەر هەڵوێستێک دەنوێنین ڕوبەڕووی خەڵکی کوردستان و جەماوەری کوردستان هەڵوێست دەنوێنین و قسە دەکەین لەبەرەوە ئێمە ینی نە لە پراوێزی ڕووداوکە سیاسیەکانی بکەوکو باسم کرد لە مەسلەی پرسی بەشداریکردنی حکوومەت ڕەنگە ئەو قسەیە هەبێ ئایا کۆمەڵ پراوێز دەخرێ پراوێز ناخرێ ئێمە پێمان ئاساییەوە زۆر ینی بە هەمووکو باسم کرد هەم بە هێمنی و بە ئارامی مامەڵەمان لەگەڵ ئەو دۆسیە کردووە هەمیش بەڕاستی بە وازحی و ڕۆشنیش لەو قەزیە هەنگاومان ناوە ئێمە ئەگەر پێمان وابێ مەسەلەن بە ینیمە نەت ینی زۆر مشتاقی بەشداریکردنی حکوومەت بووین تا بۆی ڕاکەین
و نەزۆریش ئەوە بووین کە هەر خێرا لی ڕاکەین و بڕیاری ئۆپۆزیسیۆن بدەین ئێمە وەکو باسم کرد بە یەک ئاراستە وەستاوین لە بینی هەردووچیان و دراسەمان کردووە و ئێمەشی لە هیچ شتێ دوانە خستووە و ئەمە لە من ئەوە پێشم خۆش ئەوە لێرە بیر بخەمە ئەمە طبیعەتی کاری کۆمەڵ بووە یعنی ئەمە لە هیچ خولێکی پەرلەمانیش پەلەمان نەکردووە لە زوو بڕیارداندا دراسەمان کردووە پرۆژەی خۆمانمانداوە تا من لەبیر مەساڵی لە هەڵبژاردنەکانی ئەو خولەی کە ئێمە بووینە ئۆپۆزیسیۆن و لەگەڵ هێزەکانی تر ئێمە جیا لە دوو هێزەکەی تری ئۆپۆزیسیۆن پرۆژەی خۆمانمان پێشکەش کرد بە کاندیدی ڕاستپێردراوی هەم ئەو کاتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی حکوومەت و جێگیرەکەی دوای ئەوەی ئەوان نەیانتوانی پرۆژەکەی ئێمە جێبەجێ بکەن ئەعلانی ئۆپۆزیسیۆن بوونی خۆمانمان کرد بەرەو ئێمە ئەمە درێژکراوەی هەمان ئەو قەناعەتی کۆمەڵی باشە بەس ئەگەر چی لە ئۆپۆزیسیۆن و چ لە حکوومەت بن هەروەکو پێشتر دەمێننەوە چونکە خەڵکێ مەسەلەن ئەگەر هێزی تر چوێتە دەسەڵات مەسەلەن خەڵک سزای داوە لە دەنگدان بەس بۆنم لە کۆمەڵ لە حکوومەت و بووە و لە پەرلەمانیش بووە دەنگەکانی ئێمە ڕابردوومان شایەتە کە لە حکوومەتیش بوو بین توانیومانە مصداقیەتی سیاسی خۆمان بپارێزین و بەشداری حکوومەتمان لە ڕێی نوێنەرەکانمان بکەینە خاڵێکی هێزی کۆماڵ و شایەتی ئەوە بدرێکە و توانە و کەفاەتانی کۆمەڵ ئەیان نێرێتە حکوومەت قابلی ئەوەن کە خزمەتی خەڵککان و بەشێک بن لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆ داهاتوش ئێمە ئێستا لە مەیدانین و هەنگاوەنین هەموو جوهدێکی خۆمانەکەین ئەمە اعتبارە سیاسی خۆمان بپارێزین و گەشەی پێ بدەین و گەورەی بکەین و هەنگاوەنین خەڵکی هەرێمی کوردستانیش ئێستا وشیارەوە سەیرەکەوە ئەبینێەوە ئەو هێزانە لێکجیاکاتەوە کە لە ساحەکە هەنوە چۆن کارەکەن و چێ بە ڕاستگۆیی لەگەڵ خەڵک و جەماوەری کوردستان ئەمێنێتەوە باش ئەگەر بینێ سەرپرسێکی تر مەسلەی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامیە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامیش هەبوو چ بڕارێکتان داوە لەو بارەیەوە کەی کۆمەڵی ئیسلامی کۆنگرەی خۆی دەبەستێت ئێمە دواهەمین کۆبوونەوەی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامیمان کرد و ئەویش تەبەن هەم تێیدا قسەمان لەسەر واقعی سیاسی هەرێمی کوردستان و پرسە سیاسیەکان کرد و ئەوەی پێیوەستەوە گفتوگۆمان کرد ئێمە لە کۆی بەرنامەکە جارێکی کە تاکیدمان لەسەر هەڵوێستنە گۆڕەکانی کۆمەڵی ئیسلامی کردەوە و ئەم پێشهاتە سیاسیانی کە ئێستا لە بەردەمن گفتوگۆمان لەسەر کردن و ئەوش کە تەوەرێکیکەی وەکو تۆ باس کرد تەوەرێکیکە پرسی بەستنی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی بوو ئێمە ئەم ساڵی 2019 بێ کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی ببەستین و کۆنگرە ئێمە هەندێک گفتوگۆی سەرەتاییمان کردووە لە سەرکردایەتی و بەبەرچاوڕوونیەوە ئێمە 4 ساڵمان تێپەڕان ئەم 4 ساڵی تێمان پەڕان 4 ساڵی سەخت بوو لە ڕووی هەم قەیرانی دارایی بۆ کۆمەڵی ئیسلامی کە ئێمە لە واقعێکی دارایی سەخت گوزەرمان کرد وەکو کۆمەڵی ئیسلامی و هەم واقعێکی سیاسی سەخت لە هەرێمی کوردستان دۆخێکی سیاسی سەخت و بڕقەیراناوی بوو لە هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی سەربەرزانە توانی تێپەڕێنەوە توانی بە میساقێتێکی گەورەوە ئەو قۆناغە تێپەڕێنێت و هەم ڕێژەی دەنگەکانی بەرز بێتەوە ڕێژەی کورسەکانی زیادکەوە ئەتیباری سیاسی کۆمەڵ گەورەتر بێت لە هەرێمی کوردستان ئێمە کۆمەڵ لە 4 ساڵی ڕابردوودا سەرکەوتووە بەڵام ئێمە ئێستا لەبەردەم قۆناغێکی نوێ داین و ئێمە گفتوگۆکانمان ئێستا بە ئاراستەی ئەوەیە چۆن بتوانین کۆنگرەیەک بەستین کە لە ئاستی هەلومەرجی ئێستای کۆمەڵی ئیسلامی بێت و کۆنگرەیەک بێت کە ئێمە بەرە و قۆناغێکی نوێتر هەنگاوەنین بتوانین کاری کۆمەڵی ئیسلامی لە هەموو بوارەکانی زیاتر گەشە پێ بدەین زیاتر بەرەو پێشی بەرین و پێداچوونەوە بکەین بە هەموو هەڵە و کەم و کوڕیەکانمان و نقصانیەکان دەستنیشان بکەین و بەرنامەدانین بۆ 4 ساڵی داهاتوو و بە دڵنیایی کۆنگرە گۆڕانکاریەکە ئەمە لە هەموو کۆنگرێ گۆڕانکاریمان کرد کۆمەڵی ئیسلامی سەرماندوێتی حزبێکە مرونەتی گەورەی هەیە و توانای گۆڕانکاری هەیە ئێمە قۆناغی سەختمان تێپەڕاندووە بەڵام کۆمەڵی ئیسلامی چ جۆرە گۆڕانکاریەکەکە ئەو گۆڕانکاریەکە کە کادر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ئەیانەوێ و ئەوەی کە لە ڕێی کۆنفرانسە مەحەلیەکانەوە و دواتر کۆمەڵی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی و بەرجەستە ئەبێت بەڵام لە بەلاغ کامەش بۆ درابوو کە پێداچوونەوەی جدیش بە پرۆژەی کاری ئیسلامی و وتاری ئیسلامی بکرێت
تانەوە لەس کۆنگرێت لەم ڕۆژ و پێداچوونەوەیکی گرنگ بەکاری کۆمەڵی ئیسلامی بکەن بۆ پرۆژێ زانی هەمیشە کار پێویستی بە پێداچوونەوەی و ئێمە پێشتر تەمان دەورەیەکی سەرکردایەتیمان خولێکی سەرکردایەتی بوو کە تێیدا بەڕێزەمیری کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێک سەرنج و تێبینی و تێڕوانینی خۆی لەسەر کار و پرۆژەی ئیسلامی خستەڕ و ئەمە ینی وەکو دەستپێچێک بووە بە تاکید ینی لەناو کۆمەڵی ئیسلامی گفتوگۆ ئەکرێ کۆماڵ ئێمە لە ڕابردووشدا هیچ کاتێک حتا جنابی مامۆستا باپیر هیچ کات خۆی ئەو بۆ چوون و بیرروڕانەی خۆی نەسەپاندووە خستوێتە بەردەستی سەرکردایەتی کۆمەڵ ئەنجومەنی سیاسی کۆمەڵ کادرانی کۆمەڵ گفتوگۆ کراوە ئەوەی کە کاوادر و قاعیدەی بڵین کۆمەڵی ئیسلامی ئەندامانی کادرانی بزانن ئەویان هەڵبژاردووی ماوەمان کار پێ کردو کۆمەڵ ثەوابەتی نەگۆڕی خۆی هەیە وەکو هێزێکی ئیسلامی و ئەوەش کە لە بازنەی گۆڕاوەکاندایە بە تاکید کۆمەڵگەشەی پێداوە هەنگاوی زیاترێنێ لە سەریدا وەکو باسم کرد ئێمە ڕابردوومان شایەتە کە کۆمەڵ لە تەغیر و گۆڕانکاری ناترسێ و بەڵام چ جۆرە گۆڕانکاریەک و چۆن گۆڕانکاریەکەین ئەو ئەمێنێتەوە بەڕاستی ئەوەی ئێستا ئەگوترێ ئەوەی ئێستا لەم قۆناغ گوتراوە لە ڕابردووە گوترێ هەمووی لە بازنەی پێشنیاردایە گرنگەوەی ئێمە بەجددی کارەکەین بۆی کۆنگرەیەک ببەستین کە کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ و زیاتر کار و پرۆژەی ئیسلامی بەرەو پێش ببە و پرۆژەی سیاسی کۆمەڵی ئیسلامی بەرەو پێش ببە و کۆمەڵی ئیسلامی ئەو متمانە جەماوەری گەورەی کە ئێستا بەدەستی هێناو لە ناو خەڵکی هەرێمی کوردستان بیپارێزێ و گەشەی پێ بدات. باشە بەس دوان ناخرێ کۆنگرەکە و ئیزوادێکی دیاری کراوە بۆی ئێمە یعنی کۆبوونەوەی سەرکردایەتیمان کردو دواتر کۆبوونەوەی گشتیەکەین کۆبوونەوەی گشتی گفتوگۆکە لە سەروادی کۆنگرە و دەستەڵاتی کۆبوونەوەی گشتیە کە تێیدا سەرکردایەتی ئێستای کۆمەڵ و سەرکردایەتیەکانی پێشووی کۆمەڵی ئیسلامی و پەرلەمانتار و وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامی ئەوانە ئێستا لە کاردان و ئەوانەی پێش و تێیدا بەشدارە بن و لەوێ گفتوگۆ لە سەرکات و وادەی کۆنگرە باشە بەس لە چوارچەی پرۆژەی کاری ئیسلامی تانوی پەیوەندیتان لەگەڵ لایەنە ئیسلامیەکانی کوردستان ئەو لایەنە تریشکەیە پەیوەندیەکانتان بەهێزتر بێ و هەمانگی زیاتر هەبێت لەمڕۆ بە تەکید زۆر بە دڵنیاییەوە ئێمە لە ڕابردووشدا خواستی ئەوەمان بۆ کە هەمیشە پەیوەندیەکی سەلیم و تەندروستمان لەگەڵ هێزە ئیسلامیەکان هەبێت لە هەرێمی کوردستان بۆ داهاتووش ئەمە ینی خواستی ئێمەیە کە پەیوەندیەکی سەلیم و تەندروستمان لەگەڵ هێزە ئیسلامیەکان هەبێ و ئێمە هیچ کاتێک کۆمەڵ خواستی ئەومان نەبوو پەیوەندیەکی ناتەندروستمان هەبێت لەگەڵ هێزە ئیسلامیەکان و هەمیشە باوەڕمانەوە بۆ کە هێزە ئیسلامیەکان خاڵی هاوبەشمان زۆر زیاترە لە خاڵە جیاوازەکانمان و هەمیشە مشتەرەکاتی کاری هاوبەشمان زۆر زیاترە لەگەڵ ئەوان تا لەگەڵ هێزەکانیکە ئەو قەناعەتێک بۆ لای کۆمەڵی ئیسلامی شەرممان نەکردووە لە وتنی و کاریشمان لەسەر کردووە و هەمیشەش تەمەنای ئەومان کردو هێزە ئیسلامیەکانی کەش هاوڕابن لەگەڵمان و پێکەوە لە ڕوو هەنگاو بنی زۆر باشە تەوەرێکی تر کاتژمان کەمەوە سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد تا چەند ئەو حکوومەتێکی ئێستا لە بەغداد هاتوتە ئاراوە دوای نردنی موچەش ینی پێویستە هەرێمی کوردستان ینی هەمانگێکی باش بکات بۆی کە کێشەکانی تریشی لەگەڵ بەغداد چارەسەر بکەوە بۆی کە زەمانەتی موچە و چارەسەرکردنی کێشەکانی تریش هەبێت. ئێستا تەمان سەرەتایەکی باشە ئەوەی ئێستا هەیە و ئێستا پێمان زووە بۆ هەڵسەنگاندن ئێمە پێمان وایە هێشتا زووە بۆ هەڵسەنگاندن بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئەوەیە کە ئێمە لەگەڵ پەیوەندیەکی تەندروست و سەلیم داین لەگەڵ حکوومەتی ناوەند لەگەڵ حکوومەتی ناوەند لە هەرێمی کوردستان و لەگەڵەوە شینکان پەیوەندیانە پەیوەندی بن پەیوەندی حکومی بن لە ڕێی دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستانەوە ڕێک بخرێن و پەیوەندی حزبی نەبن و هیچ جۆرە پەیوەندیەک لە دەروی مؤسساتی حکومی و نیشتیمانی نەبێت و ئەم پەیوەندیانە پەیوەندی بن بە ئاراستەی خزمەتی خەڵک و بەرژەوەندی خەڵک و ئەو جۆرە ئەو تێڕوانین و تەفاهم و ئیتیفاقیانشکە لەگەڵ بەغدا هەیە شەفاف بن و خەڵکی هەرێمی کوردستان لەیان ئاگادار بێ و چیتر ئێمە لەگەڵەوە نین چیتر خەڵکی هەرێمی کوردستان قوربانی ملوانە سیاسیەکان بێت و موچەی خەڵک و بژێوی خەڵک و قوتی خەڵک بکەوێتە مەترسی بەهۆی خراپی پەیوەندی سیاسیەکانی بەغدا پێدوای دەبێت بەزترین کات مەسەلەی کێشی نەوت کە هەمیشە کێشێکی ئاڵۆز بووە بۆ تەوەیەوەی کە موچەش
بێتە قوربانی یەکلا بکرێتەوە. پێمان وایە ینی هەموو کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا کە بە هەڵواستراوی ماونەتەوە چارەسەر بکرێن و لە بیرمان بێکا حەکیم ئێمە کێشەی گەورەترمان هەیە لە بەغدا لە کێشەی نەوت، ئێمە کێشەی خاکمان هەیە، کێشەی مادەی 140مان هەیە، ئێمە لەگەڵەوەین هەموو ئەم کێشانە چارەسەر بکرێن و ئەو گرفتانەی کە معلقن لە بینی بەغدا و هەرێم کۆتاییان پێ بێ و دەستور حەکەم بێ بۆ چارەسەری و کێشانە. باشە بەس سەبارەت بە هەمانگی لەگەڵ مەسەر نوێنەرانی کورد تا چەند پێویست هەمانگی بێ حکوومەت هێرێ بە تایبەتی کە سەرۆک کۆماریش کووردە مەسەرەن ئەم جارە دەرفەتە وەکو دەرفەتێک لێ بڕوان بۆ چارەسەرکردنی کێشەکان چ لە وەزیرەکان چ لە پەرلەمانتە چ لە سەرۆک کۆماریش کە کووردە. جار خۆ تەزاری سەرۆک کۆمار لە هەموو خولەکانی ڕابردوودا کورد بووە و ئەمە یەکەم جار نییە، بەڵام ئێمە پێمان وایە پێویستە ینی لێک تێگەیشتنی تەواو لە بینی دامەزراوی سەرۆکایەتی کۆماری عێراق کە وەکو خۆت باست کرد کە کوردێک سەرۆک کۆمارە و لەگەڵ نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێکڕای نوێنەرانی فراکسیۆنەکان هەموو پێکەوە هەماهەنگێکی تەواو هەبێ و ئەوانیش هەماهەنگی تەواویان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان هەبێ و هەموو ئەو هەماهەنگی و لێک تێگەیشتنانش بە ئاراستی خزمەتی خەڵکو وڵاتیان هەرێمی کوردستان بێت. ینی پێویستە پشگیری میێرانی کورد بکرێت لە بەغدا لەلایەن لانەسێت چی لە پەرلەمان بێت چی لە حکوومەت لە سەرۆکایەتی کۆمار ئەگەر هەوڵێک کەبێ بۆ چارەسەری کێشەکان. تەکید خۆ نوێنەرانی کورد لە بەغدا پێویستیان بە پشگیری خەڵکە، پێویستیان بە پشگیری هێزە سیاسیەکانە و پێویستیان بە پشگیری حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستانە و پێویستیشە ئەوانیش ینی لە بەغدا تەجاوزی ملولانی حزبی و سیاسیەکان بکەن و تەرکیز خەنە سەر بەرژەوەندی گشتیەکان. باشە دو پرسیارم سەبارەت بە کەرکووک تا چەندێک گرنگە لایەنەکان مەسەلەن ناکۆکیەکانیان وەلا بنێن و بە تایبەتی بۆ دانانی پارێزگارێک لە کەرکووک و ئاسایکردنەوەی دۆخەکە و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەی و ناوچان هەوڵێکی جدی برێ لە حیزبە کوردستانیەکان تۆ خۆت دەزانی تەبەن مەسەلەی کەرکووک و تەواوی ناوچەکانی دەرەوەی هەرێمەوەی کە سنووری مادەی 140 پێیوەستە بە ینی دۆخێک کە ئێمە لە بڕیاردان تێیدا شەریک نەبووین وەڕێستا کاتی وەکو کۆمەڵی ئیسلامی ڕێستا کاتی گەڕانەوە نەبێ بووی و پێمان وایە ئێمە ئەو دۆخە ئێمە پێشتر وشیاریماندا کەمە و دەرەنجامانە بە دوای خۆیدا دەهێنێ ئەو گوێمان لێ نەگیرە. ئێستاشەوەی کە هاتوو ئێستاش ئێمە لەگەڵەوەین کە تەجاوزی ئەو ململانی سیاسیانە بکرێت لەوێ و هەمومان پێکەوە تەرکیزمان لەسەر استراتیجێک بێ کە جێڕانەوەی ئەو ناوچانەیە و چارەسەری کێشەکانیانە و بە حەکەمکردنی دەستورە بۆ کێشەکانیان و یەک دەستیش نەبینێم پێمان وایە ئەو ناوچانە زیاتر لەو دۆخە خراپەی کە ئێستا زیاتر تێدا دەبن و نەکیانی مەسەلەی پارێزگار هەموو ئەو کێشانی لەو ناوچانە هەن چارەسەر بکرێن و ئیدارێکی مشتەرەک ببێ لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند بە پێی دەستور کە هاتووە و هەروەها و ئەو ململانی سیاسیانش کە لە ڕابردوودا تەنها خەڵکی ئەو ناوچانە قوربانیاندا و کۆتاییان پێوێ و تەجاوز بکرێن. زۆر سوپاس بە وەرەس مامۆستا بە حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سوپاس بۆ ئەوی بینەرانی بڕێز، سوپاس بۆ ئەو کارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.